لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 250 لەوانەکانی تەفسیری قورئان پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئاژی سوودی لۆر بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ولا يأمركم أن تتخذوا الملائكة والنبيين أربابا أيأمركم بالكفر بعد إذ أنتم مسلمون. بەڵێ خۆشەویستان، هەر لە درێژەی ئاەتەکەی پێشترێ کە خوای گەورە سوبحانە وتەعالە نەفی ئەوەی کردەوە هیچ بەشەرێک لە بۆی نییە کە بە تایبەتیش باس لە پێغەمبەران دەکات عەلەیهیمۇ الصلاة والسلام. هیچ بەشەرێک لە بۆی نییە لە دوایەوەی کەوا خوای گەورە کتێب و حوکم و پێغەمبەراتی پێدەبەخشی ئەوجا بە خەڵکی بڵێ ببنە بەندە لە بۆ من، بەڵکو بە خەڵکی دەڵێن ببنە ڕەببانی، بۆی کەوا خۆتان یەکلا بکەنە لە بۆ خوای گەورە و هەروەها خەڵکی پەروەردە بکەن بە سەبەبی چی؟ کو دەبی ڕەببانی؟ بما كنتم تعلمون الكتاب بما كنتم تدرسون. بەو هۆیەوە دەبی ڕەببانی، بۆی کەوا خۆت فێرە علمی کتابی خوای گەورە بکەی و خەڵکیش فێر بکەی، ئەوجا دیراسەشی بکەی، بۆی وەکو گوتمان دیراسەکردنی لەفزەکانی قورئانی پیرۆز و هەروەها دیراسەکردنی معنای قورئانی پیرۆز و جێبەجێکردن و هەروەها پەروەردەکردنی خەڵکی. و هەروەها لە درێژەی ئەو ئاەتە پێش دەفەرمی و هەروەها ئەو پێغەمبەرە فەرمانتان پێناکە أن تتخذوا الملائكة والنبيين أربابا. فرمانتان پێناکە، نەفەرمانتان پێدەکاکەوە ببنە بەندەی ئەو، نەفەرمانیشتان پێدەکاکەوە مەلائیکەتەکان و پێغەمبەران بکەنە ئەرباب و خوا و بیان پەرستن. أيأمركم بالكفر بعد إذ أنتم مسلمون. ئایا دەکرێ فەرمانتان پێ بکا بە کوفر لە دوایەوەی کەوانگەوە مسلمان بووینە؟ طبعا ئەوە لە ئیش پێغەمبەران ناوەشێتەوە عەلەیهیمۇ الصلاة والسلام. وەکو گوتمان لە سەبەب نزولەکەیەوە هەندێک لە مفەسرین دەڵێن وەفدی نەسرانیەکانی نەجران کاتێکەوە هاتنە لای پێغەمبەر صلی الله علیه و سلم دەیانگوت ئایا دەتەوێت ئێمە ئەتوو بپەرستین؟ چیت لە ئێمە دەوێت؟ طبعا خوای گەورە وەڵام داتەوە نەخێر. پێغەمبەر صلی الله علیه و سلم و هەروەها هەموو پێغەمبەران دیکە هاتینە لۆی کەوا خەڵکی بکەنە بەندەی خوا سوبحانە وتەعالە، خەڵکی بان بکەنەوەی کەوا بەندایەتی لە بۆ ذاتی ئەڵڵا بکەن، ذاتی ئەڵڵا سوبحانە وتەعالە، کەواتە فەرمانیان پێناکەن ببنە بەندەی ئێمە و هەروەها فەرمانیشیان پێناکەن کەوا مەلایکەت و پێغەمبەرانیش بکەنە ئەرباب. دیارە لەناو بەشەریەت وەکو گوتمان ئەشرەفی خەڵق پێغەمبەرانن عەلەیهیمۇ الصلاة والسلام، و هەروەها لە ئاسمانەکانیش ئەشرەف مەخلوقاتی خوای گەورە سوبحانە وتەعالە مەلایکەتەکانن کەوا لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون. بە هیچ شێوەیەک سەرپێچی فەرمانی خوای گەورە ناکەن، هەموو ئەو شتان دەکەن کە خوا فەرمانی پێکردینە. ئیتر ئەگەر هیچ مەخلووقێک شانی پەرستنی هەبی، ئەو دووە ئەشرەفی مەخلووقینن لە پێغەمبەران عەلەیهیمۇ الصلاة والسلام و هەروەها لە مەلایکەتان، ئەوانیش شانی پەرستنیان نییە، ئەوانیش بەندەی ئەڵڵان سوبحانە وتەعالە. کەواتە پێغەمبەران نەهاتینە بڵێن پێغەمبەران و یاخود مەلایکەت بپەرستن، بیان کەنە ڕەب. ئەرباب جەمعی ڕەبە، کەواتە ناکرێ هیچ کەسێک غەیری ئەڵڵا سوبحانە وتەعالە بپەرسترێ. ئەوجا وەکو بەو مانای کە لەوانەی ڕابردوو باسمان کرد کەوا پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێکەوە لە تەفسیری و ئاەتەی سوورەتی ئەتتەوبە اتخذوا أحبارهم ورهبانهم أربابا من دون الله لە بۆ عەدی کوڕی حاتم ڕۆنی کردەوە، بۆی کەوا بە چ دەبنە پەروەردگار، بە چ دەپەرسترێن لە غەیری خوا؟ ئەحبار و ڕوهبان بۆی دەپەرستن کاتێکەوە حەلالیان لە بۆ حەرام دەکەن، حەرامیان لە بۆ حەلال دەکەن، کەسانێک جۆڕایەلیان دەکەن واتە ئەوان بەخوا دەزانن لێ جۆڕایەلیان دەکەن، ئەگەر نا حەلال ئەوەیە کە خوا حەلالی کرد، حەرام ئەوەیە کە خوا حەرامی کردیە. ئیتر ناکرێ پێغەمبەران عەلەیهیمۇ الصلاة والسلام و هەروەها مەلایکەتیش بەو ئیعتیبارێ بکرێنە خوا و جۆڕایەلی بکرێن بە مطلقی، نەخێر ئیلا جۆڕایەلی پێغەمبەران عەلەیهیمۇ الصلاة والسلام لە ضمنی جۆڕایەلیکردنی خوای گەورەیە سوبحانە وتەعالە، و یەک زەڕە عیبادەتش لە بۆ پێغەمبەران و لە بۆ مەلایکەت نابی ئەنجام بدرێتن. ئیتر ئەگەر وەکو گوتمان پێغەمبەران و مەلایکەتەکان شایانی ئەوان بپەرسترێن، لە غەیری ئەوان هیچ کەسێک شایانی نییە تەنها ذاتی ئەڵڵا نەبی
كهمو عبادات كان شاني أو أيأمركم بالكفر بعد إذ أنتم مسلمون پیغمبران هاتينا فرمانتان پێ بکەن بە کوفر لە دوای کەنگۆ مسلمان بووینە کەواتە ئەگەر داواتان لێ بکەن کە پەرستن لە بۆ پێغەمبەران یان لە بۆ مەلایکەت ئەنجام بدەن لە غەیری خوا داواتان لێ دەکەن کوفر بکەن لە دوای کەوە مسلمان بووینە کە ئەوەش بە هیچ شێوەیەک پیشەی پێغەمبەران عەلەیهیمو سڵات وەسەلام لێ پێویستە ئەوانەی کە خۆیان بە میراتگری پێغەمبەران دەزانن ئەتباعی پێغەمبەران دەزانن بە هیچ شێوەیەک خەڵکی گومڕا نەکەن بۆی کەوا داوایان لێ بکەن هیچ شێوەک لە شێوازەکانی پەرستن لە بۆوان یان لە بۆ غەیری ئەوان لە هەر بەشەرێش کە ئەنجام بدرێ جگە لە پەرستن هەموو پەرستن لە بۆ ذاتی ئەڵڵا. پاشان خوای گەورە باس لە حەقەتێشکە دەکاتن وإذ أخذ الله ميثاق النبيين لما آتيتكم من كتاب وحكمة ثم جاءكم خوای گەورە دەفەرمی وئذ واتە وەکو چەند جاریش باسمان کردێ واتان کە بە ئید دەست پێ دەکا و ئید دەست پێ دەکا واتە مەحدوفێکی تێدا کەوا تەقدیر دەکرێت بەوەی کەوا ئوذکر باسی بکە یا ڕەسوول ئەڵڵا لە بۆیان کاتێکەوە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا ئەهد و پەیمان لە پێغەمبەران وەرگرت بەوەی کەوا بەهۆی ئەوەی کەوا لەما ئاتەیتکم من کتاب وحکمە بەو کتاب و حکمەتەی کە پێتانم بەخشیە ثم جاءكم رسول مصدق لما معكم پاشان پێغەمبەرێک هات ئەوەی کە ئەنگۆ پێتان ئەو بەڕاستی دەزانی دەبی موقفتان کوبی هەڵوێستان کوبی لتؤمنن به ولتنصرنه پێویستە ئیمانی پێبینن بە بێگومان و هەروها دیفاعی لێ بکەن و بەسەری بێخەن قال أأقررتم وأخذتم على ذلكم إصري خوای گەورە ئەو عهد و پەیمانەی لە هەموو پێغەمبەران وەرگرتیە ئەوجا کاتێکەوە لە هەموو پێغەمبەران وەرگرت ئەوجا دەفەرمی ئەئەقررتم ئاعتراف دەکەن بەو عهد و پەیمانەی وأخذتم على ذلكم إصري ئەو عهد و پەیمانەی منتان وەرگرت ئەوجا قالوا أقررنا هەموو پێغەمبەران فەرمیان بەڵێ اعتراف دەکەن کە ئەو عهد و پەیمانەمان وەرگرت قال فاشهدوا خوای گەورە فەرمی دەی شاهێدی بدەن وأنا معكم من الشاهدين ئەمنیش لەگەڵتان لەو کەسانەم کەوا شاهێدیت دەم لەسەر ئەو عهد و پەیمان کەواتە عهد و پەیمانێکە لە هەموو پێغەمبەران وەرگیرە عەلەیهیمو سڵات وەسەلام وإذ أخذ الله ميثاق النبيين ميثاق عهد و پەیمانە ئەو عهد و پەیمانەی کەوا وثقایە زۆر بە توندی وەرگیرایە لە ویثاقەوە هاتیە واتە ئەو کندڕەی کەوا شت پێکەوە دەبەستیتەوە ئیتر خوای گەورە دەفەرمی کاتێکەوە عهد و پەیمانێکی تونمان وەرگرت لە پێغەمبەران کاتێکەوە پێیانی فەرموو خوای گەورە لەما ئاتەیتوکم واتە بە حوکمی ئەوەی کەوا کتابم پێبەخشینە و حکمەم پێبەخشینە کتاب و حکمە کتاب ئەوە دیارە کتێبەکانی خوای گەورە حکمە واتە جێبەجێکردنی ناوڕۆکی کتێبەکە و هەروها سنەتی پێغەمبەرەکەی عەلەیهی سڵات وسەلام وەکو سنەت پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم کەوا فعلا ئەویشیان وحیە لەلایەن خوای گەورەوە سبحانه وتعالى لەبەر ئەوەی وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى کەواتە کتاب و حکمە زۆربەی زانەوارێک دەنەوە کتابی خوای گەورە سنەت حکمەتیش سنەتی ئەو پێغەمبەرەیە کە ئەویش بە وحی لەلایەن خوای گەورەوە سبحانه وتعالى فەرمانی پێدەکرێتن و جێبەجێکردنی فەرمانەکانی کتێبی خوای گەورە عینی حکمەتە ئیتر کە خوای گەورە پێیان دەفەرموو کە بەهۆی ئەوەی کەوا کتاب و حکمەم پێبەخشین و پاشان عهد و پەیمان کە لێوەرگرتن پاشان پێغەمبەرێک دێ مصدق لما معكم ئەوەی کەوا ئەنگۆ پێتانە تەصدیقی دەکا بەڕاستی دادەنێ بەڕاستی دەزانی لتؤمنن به ولتنصرنه کاتێکەوە پێغەمبەرێک لە دوایینگۆ دێ ئەوەی کە ئەنگۆ پێتانە بەڕاستی دادەنێ پێویستە بە بێگومان ئیمانی پێبین وارووا بەسەری بێخن کەواتە عهد و پەیمان لە هەموو پێغەمبەران وەرگیرە وەکو زانان دەفەرمون ئەو عهد و پەیمانان لە هەر پێغەمبەرێک وەرگیرا ئیمان بە پێغەمبەری دوا خۆی بینیتن کەوا لە دوای وی دێتن تەصدیقی کتابەکەی ئەو دەکات چونکە هەموو کتێبەکانی خۆی تەصدیقی یەکتری دەکەن هەمووی بە یەک عەقیدە هاتینە ئەن اعبدوا الله واجتنبوا الطاغوت هەموو پێغەمبەران بەو عەقیدەیە هاتینە کەوا عیبادەت تەنها لە بۆ ذاتی ئەڵڵا ئەنجام بدەن سبحانه وتعالى و هەروە دوور کەونەوە لە هەموو ئەوانەی کەوا لە غەیری ئەڵڵا دەپەرسترێن سبحانه وتعالى ئیتر هەر پێغەمبەرێک عهد و پەیمان لێ وەرگیرە کەوا بە پێغەمبەری دوای خۆت ئەگەر پێیگەیشتی پێویستە ئیمانی پێبینی و هەروە بەسەری بێخی
هەندێک لە زانان دەفەرمونون عەهد و پەیمان لە هەموو پێغەمبەران وەرگیرە کەوا ئیمان بە پێغەمبەری خاتەم بینن عليهم الصلاة والسلام لە هەمویان. کەواتە عەهد و پەیمانەکە وەرگیرە بۆی کەوا هەر یەک لەنگۆ گەیشتە پێغەمبەری خاتەم پێویستە ئەو کتابە کە پێیتی تەصدیق کتابەکەی گۆ دەکا پێویستە ئیمانی پێبێنن و هەروەها بەسەری بێخن. دیارە هیچ ئیشکارێک لەو دوومانایە نیە، چونکە هەر پێغەمبەرێک کەوا پێی ڕاگەیاندرێ هەر پێغەمبەرێکە لە دوای تو دێ، هەر پێغەمبەرێکە لە دوای تو دێ، کەواتە بە تەئکید کەوا پێغەمبەر صلی الله علیه و سلم خاتەمی هەموو پێغەمبەران عەهد و پەیمان لە هەمووان وەرگیرە. ئەگەر گەیشتنە محەممەد الموستەفا پێویستە ئیمانی پێبین، وەکو پێغەمبەری صلی الله علیه و سلم لە حەدیث صحیحدا دەفەرمی کاتێکەوە تەورات دەبینی چەند لاپەڕەیەکی تەورات لە بەردەستی ئیمامی عومەرە خوای لە ڕازی بی، دەفەرمی پێویستان پێ نییە والله ئەگەر موسا ئێستا زەندی بووە ما وسعه إلا أن يتبعني. موسا ئێستا زەندی بووە هیچ لە بۆی نەبوو تەنها دەبی ئیتیباعی من بکە. کە عیساش عەلەیهی سەڵات وسەلام یەک لە عەلاماتە گەورەکانی هاتنی قیامەت کە دادەبەزی لە ئاسمانەوە ئەویش عینی فەرمان بە شەریعەتی پێغەمبەر دەکا صلی الله عليه وسلم. کەواتە عەهد و پەیمان لە هەموو پێغەمبەران وەرگیرە، کەواتە لە ئومەتەکانی پێغەمبەرانیش وەرگیرایە کەوا هەر کاتێک پێغەمبەری دواتری خۆیان هات و بە تایبەتی خاتەمەکەیان کەوا محەممەد الموستەفا صلی الله عليه وسلم پێویستە بە بێگومان لەتؤمنن به وەلەتەنسوڕن، پێویستە ئیمانی پێبینن و هەروەها بەسەری بێخن. کەواتە ئەو عەهد و پەیمان لە پێغەمبەران و لە ئومەتی پێغەمبەرانش وەرگیرە. موقف ئەوەیە کەوا ئیمانی پێبین و هەروەها نەسڕەتیشی بدەن، نەسڕەتی بدەن بەچی بە هەموو توانای و دەسەڵاتی خۆتان دینەکەی بەسەر بێخن، لە ژیانیدا دیفاع لە شخصی پێغەمبەریش بکرێ عەلەیهی سەڵات وسەلام، چونکە نێردراوی خوایە سبحانه وتعالى عليهم الصلاة والسلام. هەر وەکو جیلی سەحابە خۆیان لێ ڕازی بی بە دڵ و بە گیان و بە ماڵ و منداڵەوە دیفاعیان لە پێغەمبەر دەکرد صلی الله عليه وسلم. و لە دوای ژیانی پێغەمبەری صلی الله عليه وسلم پێویستە دیفاع لە شەریعەتەکەی بکرێ، دیفاع لە سونەتەکەی بکرێ، پێویستە بەسەر بێخسترێ. مسلمانان ئامادە بن لە پێناوی پارێزگاریکردن لە شەریعەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، لە سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامادە بن بە دڵ و بە گیان بە عیلم و بە سلاح دیفاع لە سونەتەکەی بکەن بە هەموو توانای خۆیان. لەتؤمنن به وەلەتەنسوڕن، نەسڕەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم واجبە لەسەر هەموو مسلمانێک. لەقەدەر ئیمانەکەی پێویستە نەسڕەتی بکە، کەواتە ئەوەی کەوا نەسڕەتی زەعیفە لە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیمانی زەعیفە. کەواتە واجبی سەرشانی هەموو کەسێک کە بگاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم یان بگاتە ئەو زەمەنەی کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم تێیدا پێغەمبەرە فعلا لەو زەمانەی کەوا محەممەد الموستەفا نێررا عەلەیهی سەڵات وسەلام هەتا ڕۆژی قیامەتێ هەر کەسێک گوێی لە ناوی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیمانی پێویستە پێبینی و هەروە بەسەری بێخی شەریعەتەکەی سونەتەکەی دینەکەی پێویستە بەسەر بێخی بە هەموو توانە و دەسەڵات خۆی بە داعوە و بەهێز و بەدەسەڵات و بە هەموو توانایەکەوە هەیتی. ئەو زە دەفەرمی قال ئەقررتم، خوای گەورە لەبەر ئەهەمیەتی قەزەکەی بە پێغەمبەران دەفەرمی کە عەهد و پەیمانی وەرن ئەقررتم، ئایا ئەعترافتان کرد دانتان پێدانا وأخذتم على ذلكم إصري لسر أو عهد بيمانش وأخذتم على ذلكم إصري أي اعترافتان كردو وهو أو إصري إصر ديار واتا العهد الثقيل واتا أو عهد بيمان قرستان لسرشان هالقرد وأخذتم على ذلكم إصري بويكوا إيمان بيبينو دفاع ونصرتي دفاع بابلين نصرتي بكانوا بسري بيخن عهد بيمان قرسكتان ورقرد اعترافتان كرد قالوا أقررنا بله اعتراف ما كرد پیغمبران عليهم الصلاة والسلام دفرمي قال فاشهدوا هل صار قوري قصدي كذا فرمي بله الشاهدي بدن وأنا معكم من الشاهدين وأمنيش دا قلتان لو كسانم كوا شاهدي ددم بقوري خوي سبحانه وتعالى لسر كوا همو پیغمبران عليهم الصلاة والسلام وأمتي همو پیغمبران پیوستا إيمان بپیغمبري خاتم بينن وبسري بيخن خوا شاهدي دا لسر شاهدي پیغمبران عليهم الصلاة والسلام فمن تولى بعد ذلك يتر هر كسك تولى بك لدواي أو عهد بيمانه طبعا پیغمبران معصوم للتولى كردن پیغمبران معصوم لو كوا أو عهد بيمان نجين نسر بلكو أمتكانيان كبيغمبرانيان بياني راجانديا هر كسك لأمتي أو بيغمبران تولى بك وآماد نبي كوا إيمان بو بيغمبر بيني عليه الصلاة والسلام بسري بيخي
فأولئك هم الفاسقون. أوانە کەسانێکی فاسقن، ئەوانە کەسانێکی لە سنوور دەرچوون. کەواتە لێرەدا فاسق بە معنای فسقی کوفر دێ لەبەرەوەی دیار لە قورئانی پیرۆز کە باس لە فسق دەکرێتن. فسقێک هەیە باوەڕ فسقی ئەزغەر پێدەگوترێ، وەکو إن جاءكم فاسق بنبأ فتبينوا. لێرەدا فسقی ئەزغەرە ئەو کەسەکەوە مجرد گوناه و تاوانێکی هەیە و لەسەری بەرداوامە، بەڵام کافر نییە. بەڵام فسقی شێ فسقی ئەکبەرە. ئەفەمەن کانە مؤمنا کەمەن کانە فاسقا، بەرامبەر بە ئیمانی بەکارهێنەکەواتە لێرەشدا فسقی ئەکبەر هەر کەسێک تەوەلا بکە و پشت لەو عاد و پەیمانە بکەکەوە پێغەمبەران پێیان ڕاگەیاندێ بە هەموو ئومەتەکانی خۆیان، پشتی تێ بکە و ئیمان بە پێغەمبەری خاتەمنەین عەلەیهی سڵات وەسەلام بەسەری نێخی، ئەوە فاسقەواتە دەرچووە و لە سنووری ئیمان دەرچووە و کەسێکی کافرە. خوا پەنامان بدا. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.